کێ ئۆپۆزیسیۆن ئێستا بەشەکەی یەکگرتوو لە تۆ دەپرسم خۆیان بە بەدیلی یەکێتی پارتی دەزانن وتی نەخێر ئایا ئێوە خۆتان بە بەدیلی یەکێتی پارتیە زانن یان بۆ بەشەی خوا پێداون و خەڵک پێداون دەنگ دەرەکانتان ڕازی حیزبی سیاسی قەت نابێ بەوەندە ڕاستی بێک ئێستا هەیەی مادەم حیزبی سیاسی بەشداری انتخابات دەکەی دەڕۆی بۆ سندوقەکانی دەنگدان بەرنامەی سیاسیت هەیە منافەسە دەکەی منافەسەی بەدیلیش دەکەی بەڵام کەی و چۆن و خەڵک چەند دەنگت پێدەدا ئەوە دەکەوێتە سەر خەڵک با خەڵکی هەرێمی کوردستان بۆ ئێمە دێینە بەشداری دەکەین و شیعار بەرز دەکەینەوە کاندید دیاری دەکەین و منافەسەی جدی دەکەین بە خەڵک دەنگمان پێ بدە زین ئەو کاتە بەدیلی جدیەکێتی پارتی دەزانین ئێمە خۆمان بە هێزێکی سیاسی کاریگەر لە هەرێمی کوردستان دەزانین ئەگەر خەڵکی هەرێمی کوردستان دەنگمان پێ بدە متمانەمان پێ بدە زۆرینەمان پێ بدە جۆرە حکومڕانیەک بەرقەرار دەکەین کە شەفاف بێ خزمەت گوزاری بکە کاری گەورە بکە یەکێتی و پارتی و کاتە با چەند ساڵێک ئۆپۆزیسیۆن بن بۆ دنیا آخر نابێ وەکو دەڵە حکومڕانەکەتان مەڕ و گورێک پێکەوە ئەو دەخۆنەوە ناتوانین بڵین ئەوە بەڵام دەتوانین بڵین بەڵێم دەین کە شەفاف بین خزمەت گوزار بین گەندەڵی نەکەین خەمی خەڵک هەڵگرین کاکە ئێمە ئەزمون کراوین لە ڕووی خزمەت گوزاریەوە ئێستا کاتێک باسی خزمەت گوزاری دەکرێت باسی کاری خەیری دەکرێت باسی بەدەم خەڵکەوە بوون دەکرێت بۆ یەگرتو بۆ تەمارکە یەگرتو هەموو خەڵکی فێری کاری خزمەت گوزاری کرد پارتیشی فێر کرد و یەکێتیشی فێر کرد و ڕێکخراوی داعوی ڕێکخراوی خێرخوازی دابنێن و خێرخوازی بەدەم خەڵکەوە بوون مارکەیە بۆ یەکگرتووی ئیسلامی کوردستان خەڵکی تر دواتر هات لە حکومڕانیش وا دەبین چونکە ڕەبتی بە فەلسەفەی ڕابەرایەتی ئۆپۆزیسیۆنیەوە کردوتانە ناڵێن ڕابەرایەتیمان کردووە بەڵام یەکەم هێزی ئۆپۆزیسیۆن لە هەرێمی کوردستان لە 2005 یەکگرت و بەردی بەناغەی دانا و لە پێناویدا قوربانیدا و شەهیدیدا و سەرکردەشی شەهید بوو بەڵام دوای هێزی تر هات و بووینە چەند هێزێک بەڵام ئێمە دەتوان بڵێن پێشینەی و پێشەنگی ئۆپۆزیسیۆنی نۆماینەوە و قەناعەتم وایە حیزبی سیاسیش دەتوانێت ئۆپۆزیسیۆن کە حیزبی سیاسی نەبووی ماوەیەک مثلا ئاراستەیەک هاتە پێشەوە ناڕزایی جەماوەر هاتە پێشەوە دەنگەکەت قۆستەوە بە هەندێک خیتاب بوو دەنگ ڕەن بێ بەرگەی چەند ساڵێ بگرێت دوایی نەمێنێ بۆیە حیزبی بە ئەجێندا بە بەرنامە بە مەنهەجیەت بە کادیر بە پرنسیب بە قەواعید دەتوانێت بەڕاستی ئۆپۆزیسیۆنێکی جدی بێ زۆر باشە ماوەستا بگەڕێنەوە سەر دۆخە حکومڕانێکە ئێستا ئەوەی ئاگدار بن یەکێتی پارتی لە دوسێ ڕۆژی ڕابردووە کۆبوونەوە پێکەوە کۆبوونەوەکەیان ئەوی بێوە گەشتووە کوێزێکی سیاسی چییە؟ وڵا کۆبوونەوەیان زۆر کردو یەکێتی و پارتی زۆر خراپیشیان کرد ئەو هەموو کۆبوونەوە دەکەن و ناگەنە نەتیجە چونکە هەرێمی کوردستان پێویستی بە حکوومەتە پێویستی بە پەرلەمانە پێویستی بە خیتابێکی هاوبەشی هێزە براوەکانە بۆ بەغدا وەختی ئەوەمان نیەک هات بەڕێکەین سیرکە لە بەغدا هێزە سونیەکان پێک هاتوون هێزە شیعیەکان پێک هاتوون واتە بەیتی شیعی بەیتی سونی ماڵی خۆیان ڕێخستووە بەیانی کە بەپێی ئەو جەدوەلە دەستوری کە دیاری کراوە بۆ یەکەم کۆبوونەوەی پەرلەمان و دوای سەرۆک کۆمار و ئەوانە کورد پێویستێتی خێرا بکە لەو مۆزوعانە ئەو هەموو کۆبوونەوەیەک لە دوایەکە لەسەر وەزارەتێ یا لەسەر دوو وەزارەت ناگەنە یەک زۆر هەڵەیە من قەناعەتم وایە نابێ وەزارەتێک و دوو وەزارەت بۆ پێکێنانی دوای لەسەر وەزارەتێک یا دوو وەزارەتە خۆیان لە جۆرێک لە ڕوانینە بۆ حکومڕانی خۆیان واڵێن خۆیانتی دەڵە حکومڕانەکە نادارپەروەریتە یعنی جیاوازیتە لە نێوان شارەکانە مرکزیەت زاڵە بەسەر حکومڕانێکە ئەمانوێ ئەو هانە وایە یەکێتی وا دەڵێ بەڵام لەو لاشەوە باسی پۆست و وەزارەتیش دەکات سە باسی وەزارەتی ناوخۆیە مەسەن باسی وەزارەتانەیەکە هەم ئەمنین هەم عسکەرین هەم دارایین شەڕەکە لەسەر ئەوانە شەڕ لەسەر وەزارەتە خزمەت گوزاریەکانی وەکو کارەبا و پەروەردە و ڕێگاوبان و ئاوەدانی نییە کەواتە ئەگەر وردی بکەینەوە شەڕەکە لەسەر خزمەت گوزاری نییە لەسەر فەلسەفەی حکومڕانیش نییە لەسەر ئەو ململانەیە کە هەیە لە ڕێگەی وەزارەتانەوە ناتوانانی خزمەت بە خەڵک بکەیت دەتوانی بەڵام قسە لەوەیە ئەوانە زیاتر ئەوەندەی بیر لە داهات و کۆنتترۆلکردنی وەزعەکە دەکەنەوە لە خزمەت گوزاری ناکەوە بەرنمەیەکتان هەبوو با بڵێن ڕۆیایەکی خۆتان هەبوو بۆ حکومڕانی بۆ پێشکەش چوونە لای هێز و لای نەسیاسیەکان چی بوو چیتان پێیانوت ئێمە لە دوای تاوابوونی هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەران کە سەیری وەزعی سیاسی عێراقمان کرد وەزعی هەرێمی کوردستانمان کرد ویلایەنە سیاسیەکان و پەرتەوازەی ئەو وەزعەمان کرد وە سەیری ویلایەنە شیعیەکانمان کرد کە ناو ماڵی خۆیان ڕێخستووە سەیری سونەمان کرد ماڵێک و ئەنجومەنێکی سیاسیان پێکێناوە قەناعەتمان مابوو دەبوو ئەو شەش هێزە براوەیە بۆ بەغدا کە پارتیە یەکێتیە یەکگرتووە هەڵوێستە نەوەی نوێیە کۆمەڵی دادگەریە ئەو شەش هێزە کە کورسیان هەیە زۆر و کەم شتێکی ترە
پێویستمان بەوەیە لەوێ بە یەک بەرنامە بەشداری حکوومەتی فیدراڵ بکەین بە یەک سیاست بە یەک ئەجێندا پێگەی کورد بەهێز دەبێت دەچینە قۆناغێکی تر مەسەوەکو جارەکەی تر لەسەر مەسلەی سەر کۆمار نەبینە فلیمی بەردەمی دنیا و عەرەب و هەموو خەڵک زوو ئەو شتانەیە کلا بکەینەوە وەرەقەیەکی بەهێز بەرامبەر بەغدا ئامادە بکەین ئەو کاتە پێمان وایە بۆ بودجە بۆ موچە بۆ قەواری هەرێمی کوردستان بۆ ئایندەی هەرێمی کوردستان کاریگەری دەبێت لە منطلقی مەسئولیەتەوە ئەوەمان کرد بەڵام تا ئێستا مەسەن کێشەکانی بینی یەکێتی و پارتی زەربەی لەوەش داوە چونکە یەکێتی و پارتی تا کێشەکانی بینی خۆیان حل نەکەن ئەوە نایەتە پێشەوە هەموو هێزەکان ئەجێندایەکی نیشتیمانی ڕسمکەن بۆ بەغدا بۆیە مەسئولیەت پاڵی پێوە نایە پێ دوایە ئەو مەسئولیەتە بێ هەموو هێزولایەنە سیاسەکان بگەێنێ بەوەی کە بە یەکدەنگی بستنە بەغدا ئەوە دەکەوێت مەترسیتانی ئەوە کۆزێک ئەوە دەکەوێتە سەر بەرپرسیارەتی لایەنەکان ئەوە ناتوانین ئێمە لە جیاتی کەس قسە بکەین ئێمە نیەت پاکیمان نیشانداوە پرۆژەکەمان نووسیوە نردومانە بۆ لایەنەکان زەڕورەتی قۆناغەکەمان باس کردووە دیباجەی مەوزوعەکەمان خستۆتە ڕوو مەترسیەکانی بەردەمی ئایندەی کوردمان خستۆتە ڕوو ئەوانە دەکەوێتە سەر بەرامبەرەکان بین لەسەر مشتەڕکێک ڕێکەوین بۆ بەغدا خۆ دەکرێت لە هەرێمی کوردستان کاکە هەندێکمان ئۆپۆزیسیۆن بین هەندێکمان لە حکوومەت بین بەڵام بەغدا قەزیەیەکی ترە ئەو لە مەودووە یەکێتی دەیوت لە حملەی انتخابات استراتیژ بەغدایە پارتی دەیوت استراتیژ بەغدایە یەکگرتوو دەیوت لەبێ لە بەغداوە چارەسەری کێشەکان بکەین هەموو هێزەکان وایان دەگوت کەواتە بەو پچڕیە بەو ئەجێندا جیاوازە بەو منافەسە بێسەروبەرە لە بەغدا پێمان وایە دەستکەوتی گەورە بۆ کورد بەدەست نایە باشە ماوەسە بینەوە سەر باس پێکێنانی کابینەی دە پارتی دیموکراتی کوردستان ئەگەر لەگەڵ یەکێتیدا نەگاتە ڕێکەوتن دەڵێن هەندێک هەوڵیە بۆی کە هێزولایەنەکانی دیکە کۆبکاتەوە کورسەکانیان کۆبکاتەوە بۆی پەرلەمان دەست بەکار بێتەوە یەکگرتوو حەوت کورسی هەیە ئەو کورسەکەتان بەشداری پێکەن لە دانیشتنی پەرلەماندا ئێمە هەر لە یەکەم کۆبوونەوەی پەرلەمان وتمان کە سوێندی یاساییمان خوات من وتە یەکم پێشکەش کرد وتم ئەسڵ وایە کارنامەی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ پەرلەمان نەکرێتە یەک پاکێج تووشی قەیران دەبین بووین وەمە پێمان وایە لەو تەوقیتە پەرلەمانی کوردستان هەموو هێزەکان تێدا هەموو بەیەکەوە کۆبینەوە هەموو هێزەکان لە ناو پەرلەماندا ببین بۆی پەرلەمان کارا بکەینەوە جارێکی تر قەیرانێکی تر تووشی هەرێمی کوردستان نەکەینەوە بۆیە تا ئێستا هیچ بڕیارێکمان لەو جۆرە نەداوە ئەگەر هێزێک لەو دوو هێزە دەسەڵاتدارانە داوای کۆبوونەوەیەکی پەرلەمان بکە ئێمە بچین بەشداری بکەین ئەوەمان دوور و نزیق قسە لێ نەکردووە لێ نەکراوە خێر باشە بە باشیشی نازانین هەنگاوی لەو جۆرە بۆ هەرێمی کوردستان هەست ناکەین وەزعی هەرێمی کوردستان بەرەو باشی بەرێ بەرەو خراپی دەبا و گرفتمان بۆ مامەڵە لەگەڵ بەغداش بۆ دروست دەکا ئەگەر بەو جۆرە مامەڵە لەگەڵ ئەو وەزعی هەرێمی کوردستان یانێگەر پەرلەمانی کوردستان کۆبێتەوە بە بەیەکێتی و ئاوتکردنی یەکێتیەوە وەکو ئاماژەم پێکرد تا ئێستا هیچ قسەیەکمان لەو مۆزە نەکردووە بەڵام ئەو بژاردەیە بە بژاردەیەکی خراپ دەزانین هیچ هێزێک پەنا بۆ نەبا باشە چونکە هەرێمی کوردستان تەحمولی ئەو هەموو ململانێ نادروستە ناکە بە تایبەتی کە لەگەڵ بەغدا لە بەردەمی پێچێکی گرنگی سیاسی و حکومڕانی داین سپاس دەکەم زۆر بەڕێز مامۆستا مستەفا عەبدوڵڵا سەرۆکی فراکسیۆنی یەکگرتوو لە پەرلەمانی کوردستان زۆر سپاس بۆ بەشداریکردن سپاس بەخێراتی سەرچاو خۆشەویستان بە یارمەتی هاوکارانم بەرنامەی پرسە ڕۆژتان پێشکەشکرا تا پێتان نەگەینەوە کاتی خۆش